هونەرمەندێکی خۆشەویستە کە هەمومان نۆستالژیامان هەیە لەگەڵ بەرهەمەکانی ئەو هونەرمەندەیە هەمیشە کاتێک کە بەرهەمێک بڵاوە کاتەوە ئەبێت پەیامێکی لە پشتەوە بێ و ئەم بەرهەمەشیان بە هەمان شێوە کە ئەتوانین بڵین 90 بۆ 20 ژمێرێک لەمە پێش بڵاوی کردوتەوە کە ئەویش The Game of All Time هونەرمەند ئاراسکۆییەوە. ئەمڕۆ هونەرمەند ئاراسکۆی لە ستۆدیۆی کورسان مەگەزینەوە لەگەڵمان نابێت کۆمەڵە گفتوگۆ لەسەر ئەم بەرهەمە و هەندێک پرسیاری دیکەشمان بە تایبەت بۆ داناوە. کاگاراز بفەرمووی بۆ ستۆدیۆی کورسان مەگەزین. کاگەرا سڵاو لەوێت و بەخێر بیت. خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تۆش. سڵام هەیە بۆ بینەرانی کورسات. ئێوە چۆنن باشن؟ من زۆر باشم، هیوادارم تۆش باش بیت. کاگەراز کەواتە با باسێک لە بەرهەمی The Game of All Time بکەین. ئەم بەرهەمە چ پەیامێکی لە پشتەوە باسێک لە پەیامی ئەم بەرهەمە بکەیت بۆمان چونکە هەندێک سیمبل و تایبەتمەندی تیا هەیە کە حتمما لە کۆی بەرنامەکەەوە بە درێژایی بەرنامەکە پرسیاری تایبەت لەسەر ئەو سیمبل و ئەو بابەتانەش لێکم کە بزانم واتاکەی چی و بۆچی ئەو شتانت بەکارهێنا بەڵام سەرەتا ئەمێ بەسێک لە بەرهەمی The Game of All Time بکەین با بزانین ئەم بەرهەمە لەکەیەکۆ سەرقاڵی کە بەرهەمی ئەهێنیت و دروستیەکەیت. بیرۆکەی ئەو بەرهەمە لە 2020ەوە گەڵاڵە بوو. ئەو کاتێک دەستم کرد بە کارکردن لەسەری ئەو کاتەی هۆنراوەکەم ئامادە کرد لەگەڵ ئاوازەکەشی دوات دابشکردن و تەزیلات و هەموو ئامادە کرد. 2021 سەردانی قەتەڕم کرد هەر لە ڕێگای چەند برادێکەوە کە خۆتان دەزان کە 2022 مۆندیال لە قەتەڕ بوو. ئەو گۆرانیش یعنی یەک لە گۆرانیەکان بوو کە دەبی بکرابە وەکو گۆرانی فەرمی. من لەوێ لە کۆبوونەوەیەک بووم لەگەڵ ئەو بەرپرسانی ئوریدو کە گەورەترین سپۆنسەری مۆندیال بوون هەر شەریکەی قەتەڕیە. لەوێوان بانم نەگوت کە من عەرەبی دەزانم. وەڵا یەک تقریبەن چەند کۆبوونەوەیەکمان کرد بیرۆکەکان زۆر ڕالێ بوو. بەس دوایەکە کات بە پسکە پسک با بڵێنە مەدەڵێن کە ها بە مەسئولەکەی گوت بە عەرەبی گوتی احنا عندنا مطربين مالتنا نازم چوا بوو ليش ناخذ هذا الولد. ئەو کاتەی ئەگەر تەرجمەیەکە بە کوردی یعنی ئەمە گۆرانی بێژی خۆمان هەیە بۆ چیەکە چی با بڵێن وەکو ئەو کوڕێ بێن بێگانەیان شتێک. گۆرانەکەی منیان لابرد بەزەم نەمتانی جوابیش دەمە لەبەر بانیم نەگوت و کە من عەرەبی دەزانم و تێدەگەم. وەڵای ئەو کاتێک گۆرانێکی دیکەن لەو جێ گۆرانێکی مندانە باڵێ باڵێ کە گۆران بێژێکی قەتەڕی و لەگەڵ کوڕە کۆریەکە بەڵێ بەس خۆتان دەزانن ئەو کارێک کە من کردومە پێشەوەی ئەمن هەموو کارێک بکەم ئەمن لێکۆڵینەوە دەکەم چ شتێک کراوە پێش من لەسەر ئەو بابەتە چ گۆرانیەک لەسەر دووگۆڵی هەبی چ فیلمێک لەسەر دووگۆڵی هەبی چ ڕیکلامێک کە دووگۆڵیان بەکارهێناوە هەموم لێکۆڵ دیراست کردیە ئەنجا گەشتیمە ئامانجی ئەو ئامانجەی کە ئێستا با بڵێن بینەران دەیبینن کە بڵاوم کردیتەوە لەبەرەوەی کە تۆ پرۆژەیەک دەکەی دەبی بزانیت پێشت و کراوە نابی عینیش دووبارەکەیەوە دەبی چ شتێک بکەی وەکو ئەنشتاینیش گوتیتی کە فانتەسی نییە هەموو با بڵێن معلوماتێک زانیاریەک کە دێتە ناو مێشکت دوای بە نوعی نوێ ئەتوو دەبی بیدەوە بە خەڵک. منیش لەو کارەی چۆن دەڵێ لێکۆڵینەوەکی زۆرم کرد کە بتانم گۆرانیەک بکەم کە پێنج شت تێکەڵاو بکەم. یەکەم شت ریتمەکی زۆر گەرم کە با بڵێن بگونجێ لەگەڵ دووگۆڵی لەگەڵ هۆنراوەیە کە گەنجان و خەڵکی هەموو سەرزەوی هەن بدا کە کۆڵ نەدەن شەڕ بکەن بۆ ژیان شەڕ بکەن بۆ ئازادی بەس چۆن بە ڕێگایەکی یعنی نەک نۆرماڵ کە بەس یعنی بە ڕێگایە کە زۆر سادەبی لەبەر ناتوانی بەم ناو بڵێ ناویچە نێڤە گیڤاپ هەرگیز گۆمە دەوی بە نوعی وای پێ بڵێ کە مناڵەکە تێبگا. هۆنراوەکە ئەوهایشم لەسەر کرد کە بە ئینگلیزیە دوایە تەوزیعاتەکەش وام کرد کە ئەو هەموو با بڵێن شێوازەی موسیک کە لە جیهان هەیە کوردی و لاتینی و پۆپ و تێکنۆ هەموو تێکەڵاو کردووە کە شتێک دروست بی کە هەتا ئێستا دروست نەکرابێ و گرنگترین شت کە لە ئاخیری گۆرانیەکەی هەشت زمانی گەورەی جیهانیم بەکارهێناوە کە خۆتان دەزان گەورەترین زمانەکان سینی هیندی دوایە ئیسپانی فەڕەنسی رووسی عەرەبی
تێدا دوو دێڕی کوردیشی تێدا وشەکی سویدی تێدا دوو دێڕی پۆرتوغالیشی تێدا ئەو کارە چۆن دەڵێ ئەگەر بابگەڕێنەوە سەر هەر 2022 کە با بڵێن 2022 بڕیارمدا بڵاوی نەکەمەوە بەڕاستی لەبەرەوەی گوتم باجارێ لێ گەڕین ئەم جار دەڵم کاری هوەری تەماتە نییە بێهیوا بووی بێهیوان نەبووم بەس ماندوو ببووم کە تو هەوڵ باسی هۆپەکەی لە نێو گۆرانام بێهوانەوە بەزم هەموو جارێ قانونێکە دەڵێ کە ماندووش بووی پشوویەک بدات دیسان شەڕ دەبی دەست پێ بکەوە بۆ با بڵین ئەو ئامانجەی کە بۆی دەچی منیش پشوویەکمدا دوایە هەر هەوڵمدا بەڕاستی لە زۆر ڕێگاوە لەبەر ئەو کارە ئەم هەموو جارێ دەڵێم جارێکی دیکەش دووبارێ دەکەم هەموو کارێکی سەرکەوتوو ئەمە دەڵێن مستەچی دەوێت مست ینی مست ینی پێنجشت ئەم هەموو جار دەڵێم بیرۆکەکی جوان دوایە ئەو کەسێک کە دەیەوێت ئەو بیرۆکەی جێبەجێ بکە دەبی ئەزمونەکی هەبی دوایە کاتێکی باشت بەردەستبی دوایە لە دوای کات چ دێ تحملی ئەو کەسێک کە با بڵێن لەگەڵ ستافەکەی کەپتان کارێکی جوان جێبەجێ بکەن و گرنگترین شتیش دوایە بجە بەڵێ لەو پێنج شتەی یەکەکت کەم بێ ئیشەکە سەرکەوتو نابێ ئەمە لەو ئیشەی با بڵێن کە تەخیر بوو من زۆر هەوڵمدا کە سپۆنسەر پیاکەم لە ڕێگای چەند برادەرێکەوە لاخیر ئەنجام گەیشتمە مەکتەبی کاقوبات زۆر سپاسی کاقوبای دەکەم کە پشتگیری ئەو ئیشەی کرد و تایبەت جوان خان کە زۆر پشتگیری کردم بۆردی وەرزشی یەکێتی زۆر سپاسیان دەکەم بەڕاستی لێرەوە چۆن دەڵێ ئەگەرەوان نەبانەویشە نەدەکرا بەڕاستی توش دەدواوێت کە با بڵێن بڕیار دەکەویشە بکرێ کات نەمابوو کاتەکەمان لەو پێنج شتەی باسم کرد کاتەکە ئیشێکی وا با بڵێن ئەوها کە مناڵی تێدا 11 مناڵ لە حیاتیان لە پێش کامێرە نەوەستاون کارێکی گرانە باڵێ دوایە ئەو با بڵێن تیپەکەی تر کە 6 با بڵێن زەبەلاحن ماشەڵڵا ئەکتەرەکان هەمویان 2 مەترشتیوان ئەوانیش قەت لە پێش کامێرە نەوەستاین بۆ ئیشێکی وا کەمترین شت ئەتو 3 مانگ دە پرێپرۆداکشن کە تو پروڤیان پێ بکەی کە لە با بڵێن هەر لەقتە و دەبی جا ئەو لەقتانە منەمێ زۆر بەوردی باسی بکەین کە هەندێک پرسیارم هەیە لەسەر ئەو لەقتانی ناو ڤیدیۆ کلیپەکە بەڵام ئەمەوێ بەر لەوەی کە باسی بکەین باسی سمبولەکانی نێو بەرهەمەکە بکەین بێکۆ وینەری بەرهەمی The Game of All Time بێکۆ وینەری ڤیدیۆ کلیپەکە بین لەگەڵ وینەرە یاری هەموو سەردەمەکان عەلیمی کوردستانیشە کارێکی زۆر جوان ماندووبوونێکی زۆری پێوە دیارە دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت زۆر جوان و بەڕاستی دیارەکە کارێکە لە دڵەوە کراوە بەڕاستی اینجا من ئەمەوێت سەرەتا باسیەوە بکەین با بڵێن قۆناغی دروستکردنی بەرهەمێک 3 قۆناغی هەیە باشە یەکەمیان پری پرۆداکشن دوای ئەوە پرۆداکشن و دوای ئەوەشیان پۆست پرۆداکشن ئێوە چەندتان پێویست بوو بۆ تەواوی کاتەکە بە شێوەیەکی گشتی ئێمە تقریبان چۆن باسم کرد 20 ڕۆژ پرێپرۆداکشنمان کرد بەس پرێپرۆداکشنێکی بەڕاستی زۆر سپاسی هەموو ستافەکە دەکەم لێرەوە یەک بە یەک چاویان مازپاسیانەکەین ماندوونە لەبەرەوەی زۆر بەڕاستی فیدایانە چۆن دەڵێن کاریان دەکرد کە بتانین خۆمان ئامادە بکەین لەبەرەوەی 4 شەو تەسویر بوو بە شەو تەسویرمان دەکرد هەندێک شتی خۆش ڕووی دەدا من دەترسا مناڵەکان خەویان بێ بەشەو ئەو شتە خۆشانە چی زۆر شت با بڵین یەک لەوانە من دەترسام کە مناڵەکان خەویان بێ گەورەکان خەویان داهات مناڵەکان فول ئەنەرژی بوون دایانتانی هەتا ساعت 6 بەیانی دوو گۆڵی بکەن مناڵەکان بەڕاستی زۆر ئەنەرژیان دەدا ئێمە زۆر سپاسی داکو باوکەکانیان دەکەین کە ئەوانی زۆر بە پەرۆشەوە بەڕاستی پشتگیری ئەو مناڵەکانیانە کرد هەر پرۆژەکە و پژگیری منیان دەکرد بەڕاستی دوای ئەوەی کە 4 شەو تەسویرمان کرد بە شەوەکەش چۆن تەسویرمان دەکرد ساعت 7:30 شەو دەستمان پێ دەکرد با بڵێن ئێوارە هەتا ساعت 4 بەیانی بەس هەتا ئەو مەیکاپ پشتانە حازر بکرێت دەبی با بڵێن هەموو ئەکتەرەکان سەعات 4 لەسەر سێدبان لە یاریگای نەورۆز لەبەر ئەو مەیکاپە کاتی دەوێت 6 کەس بەس مەیکاپ ئیشی دەکرد با بڵێن
کە سعات حەفت دەستمان پێ دەکرد بەڕاستی زۆر هەمومان دی دەبوون و شتیوە و سعات 4 دەچینەوە ماڵەوە دەستن دوای دیسان دەهاتنەوە دوای ئەوە 4 ڕۆژ بە دوای بەس بار شەوەک پشوماندا کە ستافەکە بەزە با بڵین ئەکتەرەکان هەندێک ئیسراحەت بکەن بەس ستافەکە هاتین لێرە لە کورسات لە ژووری ڕۆژە منیش بەرنامەم هەواگەم لێتان لە ژووری هەواڵ دوسێ دیمەنی تێدا هەر لە ژووری هەواڵ کە هەوارەکەن کە کامێرەکەی دەشتێن ئەوە لێرە تەسویرمان کرد زۆر سپاسی کورسات دەکەین کە پژگیری و ئیشەشیان کرد یەک بە یەک لە کاک دێرینەوە کاک سورێنەوە و هەمووتان بەڕاستی دەدوای تەسویر پۆست پرۆداکشن دەستی پێ کرد پۆست پرۆداکشن مۆنتاژەکە زۆر زوو ئامادەمان کرد بەس دروستکردنی پەپولەکە هەندێک زەحمەت بوو ئەو پەپولەیە پێم بڵێ ئەو پەپولەیە ئەو کە باس پەپولە کرا یەکسەر متمەها ملوانکەکەی من ئەمە لە 2022 لە کاتی مۆندیالە منیش لە ملمایە ئەو پەپولەیە چمانەیەکی هەیە لە نێو ڤیدیۆ کلیپەکەی تۆیە خۆتان دەزانن مەسلەیەکێ دەڵێن کە پەپولە باڵی خۆیوە چ پێ دەڵێن یەکجار ینی جولەیەکە هەموو مێژووی مرۆڤایەتی دەگۆڕێ دەزانین هەموو شتێک ڕەبتە بەیەکەوە پەپولە یەک لە ناسکترین زیندەوەرە ڕاستە ئەگەر ئەو هەبی لە هەموو شوێنە یعنی ژیان هەیە با بڵێن هەوایەکە پاکە دەبەر یەکێک لە ئەوەکان هێزی شەڕ دیتان ئەو پەلوشنە با بڵێن باسی خەوتان دەزان کە ئێستا لەسەر زەوی زۆر ژینگە پیس بووە ئەنجا ژیان هەتا پەپولەکەش ڕەنگی پەپولەکەی تایبەت دروست کراوە کە لەوانێ هەندێک بە پەپولەی ڕاستی دەچی بەس هەندێک بە پولەی ڕاستیش ناچی لەبەر پەپولەی ڕاستی ئەو ڕەنگە زەقانەی نییە ئەو بەقەستیەوەمان لێ کردەوە کە پێشام دێن کە خۆتان دەزان ژیان یعنی ڕەنگ ڕاستە وەکو چاکتەکەی زۆر سپاس جلەکانی ئێمە ڕەنگی تیا ڕەنگی جیاوازی تیا بەڵێ هێزی شەڕیش هەر ناویان دارکنس تاریکی اینجا چۆن دەڵێ ئەو پەپولە وەکو ئەوەیە با بڵێن هیوایەکە ئەم بەرهەمەی تۆ تەواو ئەتوانین بڵین پەیامێکی مرۆیی تیە چونکە ناوی پشتیاریزانەکان لۆڤ جەستس و ناوی گروپەکە بەگشتی ناوی ناشتەکی خۆشتان بۆ باسکەم ئەوە چۆن باسم کرد ئەو کلیپە دەبی 200 چەمەشاک وەک نمونە لاف کە منداڵەکە ناوی لاڤە خۆشەویستیە ڕقەمەکەی چەندە بەڕێیت و ئەزای تەرکیزم دەکرێت سەرڕقەمەکەی بەس ناوەکان بەڵێ ناڕقەمەکەی لاف ڕۆژی خۆشەویستی 4 فریدۆم ڕۆژی ئازادی ئەو ڕقەمەیە هەموو ئەو شتانە هەموو بیرۆکۆت داوناوە هەموو بەکۆت بەڵێ ئاشتی پیس چماندانەوە ڕۆژی نەورۆز بیستیەکە جوانە زۆر تەماشاکەن ئێستاتان ئەگەر دەرهێنەر بتانی لە عامەکەی ڕایگری ئەگەر هەندێک بگەڕێتەوە کە عامەکە پشتی یاریزانە مناڵەکان هەموو ژمارەکان نووسراوە هەر یەکە و ئەوەی خۆی هەیە با بڵێن ڕۆژی با بڵێن جیهانی با بڵێن وەک ڕۆژی یەکسانی با بڵێن ڕۆژی خۆشەویستیەوە تا 4 ڕۆژی ئەوەی با بڵێن دیموکراسی ڕۆژی ڕاستی تروث ئەوە پێکەوەی ببووین پێکەوە ژیان ئەو هەموو ئەوەکان چۆن دەڵێ ڕۆژەکانت زۆر بە جوانی وە بە کۆد و بە پەیامەوە زۆر باشە خەونە گەورەکەی ئاراس هاتە دیت لەم بەرهەمە خەونە گەورەکەت بەڵێ لەبەرەوەی ئەوە بەڕاستی چۆن باسم کرد 6 ساڵ ئەو خەونەم هەبوو ئێستا بەڕاستی لەو ڕۆوە کە دوێنێ بڵاومان کردەوە ئەوڕۆ زۆر هەز بە بەختەوەری دەکەم و هیوادارم کە بینەر چێژی لێ ببینن چۆن باسم کرد ئەمنەوە بۆ مۆندیالم نەکردووە ئەمن ئەوە کردومە کە گەنج هام بدەم قەت کۆڵ نەدەن هەر بجەنگن بۆ ژیان و بۆ ئازادی زۆر باشە هەندێک پرسیارم بۆ داناوی بەڵام ئەمەیە بە خێرایی جوان بیتەوە چکە وەڵامی خێرایە پرسیارە خێرا وەڵامی خێرایە تەکسی پڕ لەمانایە میوزیکی پڕ لە جۆش و مۆدرن کامیان هەڵبژێری تەکسی پڕمانە یاخود میوزیکی پڕ جۆش بۆ من بەڕاستیەوە زەحمەتە من بەڕێی من لەسەرەوەی دەوەستی ناتام یەکسەرەوە جواب دەمن لەبەر گەر گۆرانیەکە بۆ هەموو جارێ ئامانجەکە دەبی بۆ خەپەجان ئەگەڵ بڵێین بابێنەوە سەر خەپەجان ئامانجی خەپەجان خۆشیە تێکست گرنگ نییە کەواتە مهم بەس بەڵێ بەس هەندێک جار ئێستا ئەگەر بینەران
بتان ئەو کلیپێ منیش لە یوتیوب تەماشاکەن هاواری هونەر لەوێ تێکستەکە گرینگە بەڵێ ڕاستە هەر یەکە شتێک کۆنسرتی جەماوەری گەورە یاخود دانیشتنی هونەری تایبەتی و بێڵنگ تەمان کۆنسرتی گەورە باش هونەر لە پێناو هونەر یاخود هونەر لە پێناو پەیامی مرۆڤایەتی هونەر لە پێناوی مرۆڤایەتی زۆر باشە سەردەمی کاسێت و سیدی یاخود سەردەمی ئێستا و سۆشەڵ میدیا کاسێت و سیدی ئەگەر گۆرانیەکەت ئەو گۆرانیە چییە کە هەمیشە لە کاتی تەنیاییە ئا بەدەم خۆتۆ ێڵیتەوە وەڵا من هەموو جارێ دەڵێم وەکو دەڵێن بۆن با بڵێن کە خەڵک لە خۆی دەدا پەرفیوم دیکۆری کات دەکا زۆر باش با بڵێم گۆرانیش عینیشتە با بڵێن کە لە مناڵی من چەند مەرحەلەیەکە لە ژیانم با بڵێن گۆرانی هەیە کە لە مناڵی با بڵێن نۆستالژیامان لەگەڵ هەیەکو خەپەیجان بەڵێ بەس هەر مەرحەلەی ژیانێک یان گۆرانێک کە زۆر حەز لێ لە کاتێک جێر لێ بووە یەکسەر دەگەڕێەوە بۆ ئەو کاتەی ئەوە نییە با بڵێن بڵێ ئەو گۆرانیم حەز لێ یان خۆتۆ چێڵیتەوە کەواتە من یەک گۆرانیم پێ بڵێ من وڵا نازانم لەبەر زۆر گۆرانی لە مێشتی خۆمی من هەموو دەمێ گۆرانیە بەشە و گۆرانی لە خەون گۆرانیاڵێم زۆر باشە هەندێک زار لە خەون نازانم بۆ باس کردبوو لە کۆن وەختی خۆی هەر مێلۆدی خەپەجیان وەختی خۆی لە خەون بۆم هات زۆر باش کەواتە مە لە خەون بۆ هاتەوە هەمیشەش هونەرمەند ئاراز ئێمە گۆرانیاڵێتەوە تقریبا مێشکی من دائیم مێلۆدی لە ناوێتی هەر بمێنی بۆمان کاگاراس کەواتە کۆتا پرسیارمەوە ویستە ئاماژە بۆ بکە کێف پشگیری کردی بۆم بەرهەمە ئەو مامۆ باسکە و ئیتر کۆتایی بێنین چۆن باسم کرد لە سەرەتا زۆر سپاسی کاقوبات دەکەم لەگەڵ جوان خان زۆر باشە بەڕاستی ئەگەر ڕەوان نەبانەوەی شەنە دەکرا و تەبانیش بۆردی وەرزشی یەکێتی کاک دکتۆر عەلی و کاک هاوکار و هەموو ستافێکی بۆردی وەرزشی زۆر سپاسیان دەکەم لێرەوە بەڕاستی زۆر سپاسی سپۆنسەرەکان دەکەم بەڕاستی بەڵێ سپۆنسەرەکان کاک ئێلی سۆفی کاک عەلی هادی کەلاری کاک بۆردی ئەوە بازرگانی کاک نەوزاد بۆردی بازرگانی سلەیمانی وژووری بازرگانی سلەیمانی یانەی نەورۆز یانەی ڕۆژ سپاسی هەمویان زۆر دەکەم بەڕاستی ئەگەر یەکێکشم لە فکرد چۆ داوای لێبوردن دەکەم بەس زۆر سپاسی سۆران برادۆستی دەکەم زۆر سپاسی کاکێر شەڕەش دەکەم هەموویان کاک ئیسماعیل و هەمویان یارمەتی دەری کاگاراز بۆ هەمووتانشتان ساغێت ومان بەڵێ ئاخیش زۆر سپاسی ستافەکە زارێکی دیکە یەک بە یەک چاوتان ماز دەکەم زۆر سپاس بۆ تۆ کاگاراز خۆشحاڵ بووین کامڕۆ لەگەڵمانە بوویت بە هیوای بەرهەمی زۆر جوانتر و باشتر زۆر سپاس بۆ تۆ دووبارە